بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سڵاوێکی گەرمتان پێشکەش لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان سەپاندنی حکمی 8 ساڵ زیندانی تەعزیری بەسەر هاوڵاتێکی خەڵکی شاری سەقز لە سێدارەدانی سێ بەندکراوی سیاسی لە زیندانی وەکێڵابادی مەشهەد بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی شارومەندێکی خەڵکی شاری زابۆل کۆبوونەوەی کرێکارانی کانگەی بەرکەمرەی هەشوونی کرمان و ناڕەزایەتی کرێکارانی ڕێگەی ئاسنی پارێزگای لوڕستان. درێژەی هەواڵەکان سەپاندنی حکمی 8 ساڵ زیندانی تەعزیری بەسەر هاوڵاتێکی خەڵکی شاری سەقز. بە پێی دوایین راپۆرتەکان هاوڵاتێکی خەڵکی شاری سەقز لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە ناوی بێهزاد ڕەسوڵی تەمەن 43 ساڵ لەلایەن لەقی یەکەمی دادگای ئینقلابی سەقزەوە بە سەرۆکایەتی قازی جەواد غەفاری بە تۆمەتی هاوکاری لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو حکومەی بەسەردا سەپێنراوە. شایانی باسە کە ناوبراو ڕێکەوتی چواری گەلاوێژی 1404 هەتاوی کاتی سەردانی لە شاری ئیسفەهان بەمەبەستی چاوپێکەوتن لەگەڵ منداڵەکەی لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و بەهۆی ناڕوونی ڕەوەندی دۆسیەکەی بۆ ماوەی زیاتر لە 7 ڕۆژ مانی لە خواردن گرتبوو. لە سێدارەدانی سێ بەندکراوی سیاسی لە زیندانی وەکێڵابادی مەشهەد بەیانی دووشەممە 14 گوڵانی 1405 هەتاوی سێ بەندکراوی سیاسی ڕاگیرە و لە زیندانی وەکێڵابادی مەشهەد لەلایەن دەستگای قەزایی کۆماری ئیسلامیەوە لە سێدارە دران. بە پێی راپۆرتی گەیشتوو ئەو سێ هاوڵاتیە بە ناوەکانی محەممەد ڕەزا میری، مەهدی ڕەسوڵی و ئیبراهیم دەوڵەت ئابادی لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی و کاتی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەستبەستەر و پاشان بە تۆمەتی کوشتنی یەکێک لە هێزە جەنایەتکارەکانی ڕژیم و هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەری کۆماری ئیسلامی حکمی سێدارەیان بەسەردا سەپێنرا بوو. شایانی باسە کە حکمی ئەو سێ بەندکراوە بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان بەڕێوە چووە و هێشتا تەرمەکانیان ڕادەست نەکراوەتەوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی شارومەندێکی خەڵکی شاری زابۆل لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری زابۆل لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناوی فەخرەدین جەعفەری ئەجەعفەر ئاقایی بۆ ماوەی زیاتر لە 26 ڕۆژە بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانێگرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەشکراوە. کۆبوونەوەی کرێکارانی کانگەی بەرکەمرەی هەشوونی کرمان ڕۆژی ڕابردوو کرێکارانی شاغڵ لە کانگەی بەرکەمرەی هەشوونی کرمان دژ بە خراپی دۆخی ژیانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان بەشداربووانی کۆبوونەوەکە بەوتنەوەی دروشم دژ بە ناکارامەیی و گەندەڵی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بایەخنەدانیان بە دۆخی ژیانی کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان دابینکردنی بیمەی دەرمانی و کارامە و ئیمنی شوێنی کار پێدانی حەقدەست و مزایە دواخراوەکانیان و هەروەها بایەخدانی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیانی کرێکاران بوون. ناڕەزایەتی کرێکارانی ڕێگەی ئاسنی پارێزگای لوڕستان ڕۆژی یەکشەممە 13 گوڵانی 1405 هەتاوی کرێکارانی ڕێگەی ئاسنی لوڕستان تش بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتی گەیشتوو کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە درێژەی ناڕەزایەتیەکاندا کرێکاران جەختیان لەسەر ئەوە کردەوە کە لە ئەگەری بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان ناڕەزایەتیەکانیان بەرفراوان دەکەن و مان دەگرن. بەرزبوونەوەی ڕێژەی قێرانی مەعیشەتی و ئابووری لە ئێران
بە پێی دوایین ئامارەکان بە تایبەت پاش هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێکەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هاوڵاتیان تووشی قەیرانێکی جدی ئابووری و معیشەتی بوونەتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە زیاتر لە 700 کرێکار لە شارستانی ماهشەر بە تەواوی مەزایەکانیان لێبڕاوە و هەروەها 100 کرێکاری دیکەش لە پارێزگای ئیلام لەسەر کارەکانیان دەرکراون. لە هەمان کاتدا بەهۆی زیان گەیشتن بە یەکەی پیشەسازیەکانی لە کاتی هێرشەکاندا بە شێوەیەکی بەرچاو ڕێژەی بێکاری بەرز بۆتەوە و ئەمەش بۆتە هۆی ناتەوانی شارومەندان لە دابینکردنی پێداویستیەکانیاندا. گواستنەوەی 4 بەندکراو بۆ ژووری تاکە کەسی لە زیندانی دەستکردی ئیسفەهان. بە پێی دوایین راپۆرتەکان 4 بەندکراوی ڕاگیراو لە زیندانی دەستکردی ئیسفەهان بە مەبەستی بەڕێوەچوونی حکمی سێدارەکانیان ڕەوانەی ژووری تاکە کەسی کراون. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەو 4 هاوڵاتیە کە ناسنامە یەکێکیان بە ناوی قاسم نووری ڕوودینی بە دەستمان گەیشتووە حکومەکانیان چەندین جار لەلایەن دادگای باڵای ڕژیمەوە ڕەت کراوەتەوە. بەڵام هەموو کات بە پێداگری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم دیسان بەسەریاندا سەپێنراوەتەوە. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە ئەو 4 بەندکراوە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان پێبەشکراون. مانگرتن لە خواردنی سیامک چهرازی لە زیندانی شەیبانی ئەهواز. بە پێی راپۆرتەکان سیامک چهرازی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی شەیبانی ئەهواز دژ بە بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان مانی لە خواردن گرتووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو چالاکە سنفیە کە کۆتایی ڕۆژەکانی مانگی ڕەشەمەی 1404 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراوە تاکو ئێستا لە دۆخێکی نادیاردا ڕاگیراوە و لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمانی پێویست بێبەش کراوە. جێگای ئاماژەیە کە ناوبراو جەختی لەسەر ئەوە کردوەتەوە کە تا کاتی ڕوونکردنەوەی ڕەوەندی دۆسیەکەی و هەروەها کەمبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوانی سیاسی درێژە بە مانگرتنەکەی دەدات. دوا هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستان و برینداربوونی 2 هاوڵاتی بەلووج بەهۆی تەقینەوەی مین لالار. لە ڕۆژانی ڕابردوودا 2 هاوڵاتی بەلووج بەهۆی تەقینەوەی مینی چێنراو لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە ناوچە سنووریەکانی لار بریندار و یەکێکیان بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لەدەستاوە. بە پێی راپۆرتەکان ناسنامەی ئەو هاوڵاتە کە گیانی لەدەستاوە بریتیە لە دەوران بەراهوویی تەمەن 43 ساڵ و باوکی 2 منداڵ. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بریندارەکەی ئەمڕووداوە کە هێشتا ناوی بەدەستمان نەگەیشتووە دۆخی تەندروستی ناجێگیرە و پێویستی بە دەرمانی خێرا و نەشتەرگەری هەیە. شایانی باسە کە ساڵانە لە ناوچە سنووریەکانی ئێران و کوردستان بەدەیان هاوڵاتی بەهۆی تەقینەوەی مینی چێندراو یان پاشماوەکانی شەڕی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەرتەشی عێراق گیانیان لەدەست دەدەن یان بریندار و کەم ئەندام دەبن. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.